باشی خوش سلامت باش نای بەڕێزە شاهین شاهین بەڵێ باشە ئەو ناوەخۆشەکەی لێنای کاک والله شاهین باوکم باوکە تەمەند درێژبی ئیشەڵا بەچیە سەرقاڵی ڕۆژانە والله ئیش و کار و بازارێ دێ لە ساق بێ خوش سلامت هانی هەموو ڕۆژەی بۆ بازار بەڵێ ناخۆش نییە نا هەموو ڕۆژێ والله بێ و بۆ بازار کاسبی خۆمانە دێ لە ساق بێ سلام. دوکانی چیتانەیە والله چایخانەمایە چایخانە بەڵێ یعنی ئێڵێن چایخانە جیاوازە بۆچی بەڵێ والله چایەکەمان چی لەگەڵ پێکەنێەوە بە قورعان لێنانەکەی فەرقیەیە لێنانەکەی فەرقی هەیە چۆن لێ ئەنێن پێمان بڵێن بە سڕی نەگەدانەکە نا والله ئەوە بکەلک نایەتن بڵێ بازارمان نامێنێ ئەرێ والله خاستن چایخانەکەمە فەرقی لەگەم چایخانی عالەمی والله ئەرێ والله بۆچی چایخانەی مام خەلیلی ئێمە مام خەلیل آخر بۆچی فەرقی هەیە لەبەر ناوەکەی کە هی مام خەلیلە یان چی بەڵێ لەبەر ناوەکەی ئەوە یەک بەڵێ. دوو لەبەر مێژوەکەی مێژوەکەی گەڕێتەوە بە ساڵی چەند 1952 بزانم 52 وا بزانی بەڵێ کێ دایناوە باپیرە مام خەلی هەرداینەوە با پیرمان نیە ماڵی شاگردن بەس حسابکەی خۆمانە زۆر چاکە باشە سەرکەوتوبی ئیشەڵا لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی والله باشن الحەمدلله باش ئێستا پرسیارێک لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن بەڵێ باشە پرسیارەکەمان ئەوەیە ناوی هەولێر لە سەردەمی ئاشووریەکاندا چ ناوێک بووە واللهی سیارەکەم لەبیر بووە بزانم ئیلا پرسیارەکەت لەبیر بوو وەڵامەکەمان پێ بڵێ وەڵامەکە عفو وەڵامەکەمان لەبیر بەس وڵی وەڵامەکەم لەبیر نماوە بە قورعان ئیلا لەبیرن نەماوە نا بە قورعان ئیلا ئەگەر بن ئاسانکاری بۆ بکەم پێم خۆش بێ ببیتە خاوەن خەڵات ئەیزانی ئەو کاتە بەڵێ باشە هەڵبژاردن تێمێ بەڵێ ئەربا ئیلۆ ئەربیل ئەربا ئیلۆ بەڵێ تەواوە دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرموو ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانە بۆ بەڕێزت هیوادارم بەدڵتان بێ شتێک خۆشمان بۆ باسکە لە چایخانەکە چی خۆش ڕووی داوە چاتان نەڕشتۆ بە کەسە تا ئێستا بە قورعان شتێکی خۆش تستان و باسکەم ڕۆژە چی مشتریەک مالواتە چایخانەی هات گوتی چایەک مالۆ بینە گوتمان باشە چایەکە مالۆدانە گوتی چایەکە خەفیفە گوتی تامشی ناخۆشە گوتی چاکەم لە گۆڕە گوتم زۆر چاکە وەڵام منیش چوم چایەکەم لە پێشێر کرد هەرچوومە ژۆرێ و هاتمەوە چایەکەم هەنی ئەو چایە دەستکاریم نەکرد دامنەوە جێ خۆی وەڵا فڕەچی لێدا گوتاوە چایەکە مەزبووتە گوتی مەزبووتە یعنی مشکلەی نەبوو چایەکە مشکلەکە لەو خۆی بوو دەی باشە لە شتان ساغ بێ سەرکەوتوو بن هینە چاتان نەڕشتۆ بە کەسا تا ئێستا کاتی دانانە تووڕە نەبوون بە هەندێ تووڕە دەبی کابرا سوودێنی قابلە پێ بکەنێ باشە کوردی خۆماڵوەندی باشە بە داوای لێ بنش سار دەبێتەوە دەی باشە وایەتر کە تۆ داوای لێبوردنەکەی ینی هیچی دیان نامێنێ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم